سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت سعات 8:08 پێشکەش دەکەین. سەرەتاش بە سەردێڕەکان دەست پێ دەکەین. وەفدیێرێم بە سەرۆکاتی قوبا تاڵەبانی لە بەغدا بەردەوامە لە گفتوگۆ و دانووسانەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی تورکیا دەکات و 6 دۆسیەی لەگەڵ لێپسراوانی ئەو وڵاتە تاوتوێ دەکات. ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێم لە 101,000 کەس نزیک دەبێتەوە و زیاتر لە 65,000 توشبووش چاک بوونەتەوە. با بڕیاری سەرۆکوەزیرانی عێراق دۆسیەی ئەمنی بازگەکانی دەرەوەی کەرکووک ڕادەستی هێزەکانی پۆلیسی شارەکە دەکرێنەوە. نزیکەی مانگێکە پایتەختی هەرێمی کوردستان بێ پارێزگارە و تا ئێستاش هیچ کەسێک بۆ پۆستە دیاری نەکراوە. لاور شێخجەنگی لە دەربەندیخان و کفری ماڵی شەهیدانی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو بەسەر دەکاتەوە. لاور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەربەندیخان و کفری باوکو و کەسوکاری ئەو قوربانیانەی بەسەر کردەوە کە لە خۆپیشاندانەکاندا شەهید بوون و ڕایگەیان نیگەرانن کە هەندێک کەس و لایەنی بەرژەوەندی خواست خۆپیشاندانەکانیان بەلا ڕێدا برد کە مامۆستا و فەرمانبەران و هاوڵاتیان داوای مافی ڕاوای خۆیان دەکرد. بەڵام دەرەنجامەکەی ڕووداوی نەخوازراوی لێکەوتەوە و خوێنی چەند گەنجێک بەناحەق ڕژا. لاور شێخجەنگی ئاماژەی بەوەش کرد سوپاسی هەڵوێستی کەسوکاری قوربانیەکان دەکەن کە سەرباری لە دەستدانی ڕۆڵەکانیان لە خەمی میلەتەکەیاندان و چاویان لەوەیە کێشەکان چارەسەر بکرێن و گوزەرانی هاوڵاتیان باشتر بکرێن. هاوڕاش بوون لێکۆڵینەوەی ورد لەو ڕووداوانە دەکرێت و بە یاسا مافەکانیان بۆ وەربگیرێتەوە. ڕاشیگەیان لە کاتی ئەو ڕووداوە نەخوازراوانەدا لە بەغدا بوون و بۆ زەمینە سازی و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و عێراق لە هەوڵەکانیشان بەردەوام دەبن بۆ چارەسەرکردنی یەکجاری کێشەکان. لاور شێخجەنگی ئاماژەی بەوەش کرد دەبێت حکوومەتی عێراق خۆی بە بەرپرسیار بزانێت لە ئاست چارەسەرکردنی کێشەکان لە دابینکردنی ژیان و گوزەرانێکی باشتر و شایستە بۆ هاوڵاتیان. جەختیشی کردەوە ناکرێت چیتر فرۆشتنی نەوت ببێتە مای نەهامەتی و قەرزاری. وتیشی لە ڕۆژانی داهاتوودا کە سوکاری سەرجەم قوربانیەکانی تر بەسەر دەکەنەوە. وەفدی باڵای حکوومەت هێرێم بە سەرۆکاتی قوبا تاڵەبانی سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کرد و لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و لیژنەی دارایی پرسی نەوت و بودجە و موچەی فەرمانبەرانیان تاوتوێ کرد. پامنێری کورسان نیوز ڕایگەیان ئامانجی کۆبوونەوەکەی وەفدی هەرێم لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و لیژنەی دارایی و سەرۆکی فراکسیۆنەکان تاوتوێکردنی ئەو پرسانەیە کە بوونەتە هۆکاری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ڕۆژی نۆی ئەم مانگە وەفدی باڵای حکوومەتی هەرێم بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەبارەی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی کێشە دارایەکان و جێگیرکردنی شایستە دارایەکانی هەرێم لە پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق سەردانی بەغدای کرد. لەو ماوەیەشدا چەندین کۆبوونەوە لە ئاستی باڵادا بەڕێوە چوون. پێشتریش قوبات تاڵەبانی سەرۆکی وەفدەکە ڕایگەیان دانووسانەکان بەردەوامن و لە بەغداش دەمێننەوە تا دەگەن بە ڕێکەوتن. وتیشی هەرێم ئامادەیە بۆ پابەندبوون بە یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی عێراق و ڕادەستکردنی نەوت و داهات. هەر لەسەر ئەنجامی کۆبوونەوەکانی وەفدی باڵای حکوومەت هێرێمی کوردستان بۆ بەغداوە دانیشتەکان لەگەڵ بەغدا ئەم پرسە تاوتوێ دەکەین کە کەمێک پێش ئێستاش کۆبوونەوەی وەفدەکە لەگەڵ سەرۆکی کورتەکانی ئەنجومەنی نوێنەران کۆتایی هات. بابزانی ناوەڕۆکی و کۆبوونەوەش بە کوێ گەیشتووە. ئەمانە و کۆمەڵێک پرسیار ئاراستەی میوانەکەم دەکەن. زۆر بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغداوە ڕاستەخۆ لەگەڵمدا دەبێت خات. واڵا سوپاس بۆم دەرفەتە کەمێک پێش ئێستا کۆبوونەوەکە کۆتایی هات. ناوەڕۆکی ئەم کۆبوونەوەیە تا چەند گەشتبینی پێوە دیار بوو.
سپاس بۆ جەناب سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانی کەناڵی کورتسات بەڵێ پێش تۆزێک کۆبنەوەکە کۆتایی پێها چەند سەعاتێکی خایان پێم وا بوو ئەمە یەکێک بوو لە کۆبوونەوە هەرە گرنگەکان کۆبوونێکی تایبەت بوو چونکە لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ناو حکوومەتی ناوەند دەکات لەگەڵ پەرلەمانی عێراقەکە ئەمە یەکەم جارە وەفدێکی باڵای بەم شێوەیە لەسەر ئەم ئاستە بە سەرۆکایەتی هەواڵکە قوبا تاڵەبانی بێتە ناو پەرلەمانی عێراق لە قاعی ئەوی پێوتری قاعی دەستوری بە ئامادەبوونی سەرۆک و جێگرانی سەرۆکی پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکان دارایی قانونی و هەروە سەرۆکی فراکسیۆنە سیاسیەکانی شیعە و سوننە و هەموو لایەنەکان جگە لە فراکسیۆنە کوردیەکان طبعاً کە قەزیەیەک یان مەوزوعێکی زۆر مهمی وەکو شایستە داراییەکانی هەرێم جگەلەوە بەگشتی پەیوەندی بەغدا و هەرێم تاوتێ بکە بۆیە ئەمە هەر خۆی لە خۆیە بۆ یەکەم جارە ئەمە دروست بووە لە ناو پەرلەمانی عێراقا وەفتێکی بەم شێوەیە خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە زۆر جا قسەکەین هەرێمی کوردستان بۆچوونی خۆی هەیە لە بەغدا بۆچوونێکی لە ناو پەرلەمان بۆچوونێکی لە ناو پەرلەمانە پەرلەمانتارە کوردەکان و غیرە کوردەکان بۆچوونی جیاوازیان هەیە ئەم ڕوبەڕووبوونەوەیە ئەم قسەکردنە بەرامبەر بە یەکتری و بە داتا و بە ڕەقەم و بە زانیاری و بە حەقایق و بە ینی فاکتەری ڕاستەقینە ئەمەش هەر خۆی لە خۆیان پێم وایە خاڵێکی زۆر ئیجابی بوو لەم کۆبوونەوە. باشە خاتوواڵە باس لەوە کردەمە یەکەم جارەکە وەفدێک ئاوا بە فراوانی کۆبنەوەکانی ئەنجام بدات و ڕای هەموو لایەنەکان وەردەگرێت کۆبنەوەکان بەردەوامن ڕای لایەنەکان چییە لەسەر ئەم کۆبوونەوانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بەتایبەتی شیعە کە زۆرینە لە نێو پەرلەماندا فعلا ئەمە مەوزوعەکەیە ینی ئەم هاتنەی وەفدی هەرێمی کوردستان کە وەفدێکی حکوومیە بۆ ناو پەرلەمان کە دەسەڵاتێکی جێبەجێکردنە ئەو پەرلەمانەیە کە ئەو یاسای کورتێنانی بووجە یا عەجزی مالی یا یاسای موازنەی لێ دەرەچێ زۆر گرنگە چکە عادەتەن پەیوەندیەکان کۆبنەوەکان مفاوەزاتەکان لە بینی وەفدی حکوومەت و بەغدا ئەکرێ لەگەڵ حکوومەتەکەن لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ وەزیری مالیە و نەوت و ئەمانە بەڵام ئەمە یەکەم جارە ئەو دایمەنیش گلەیی لە فراکسیۆنە سیاسیەکان هەیە کە ئەوان نازانن ڕێککەوتن کراوە و زۆر جار ڕێککەوتن کراوە ئەمان لێرە تانادەن لەو ڕێککەوتنە یان دەڵێن شەفافنیە یان چۆنە بێ بەغدا پارە بۆ هەرێم بنێرێ بەڵام هاتنی ئەو وەفدە خۆیان بۆ شیکردنەوەی هەموو ئەو ڕێگە و شوێنانە هەموو ئەو وەکوتم داتایانە هەموو ئەو قانون و یاسایی کە هەردوو لا پێکەوە دەبێ پابندی بن حەقی کوردستان چییە هەرێم چی لەسەر لە حکوومەتی ناوەندی حکوومەتی ناوەندش طبعا چی لە هەرێمی کوردستان داواکە لە بەردەم پەرلەمانتاران باسییان کرد ئەمە ینی خۆی بۆ خۆی ئەتوانم بڵێم ینی سەهۆڵێکی تاوانەوە کە زۆر جا ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان وەکو نوێنەرانی کورد دەبوایە ئەو مواجهەیە بکەین بەڵام ئەمڕۆ خۆیان نوێنەری فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنە غیرە کوردیەکان توانیان ئەم پرسیارانە ڕوبەڕووی حکوومەت و جەنابی خاتوواڵە ئەم ڕێککەوتنانە ئەم دانوساندنانە ئەوەندەی دەوێت ئەوەندە کاتی دەوێت چونکە هەندێک ڕاهەیە لە شەقامدا دەڵێن هیچ کاتێک وەفدێک ئەوەندە نەماوەتەوە بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا پێتان وایە مماتەڵە هەبێت یان دواخستن هەبێت یان لایەنێک بێوێت ئەمە بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی بەکاربێنێت بۆیە دانوسانەکان یان پرۆسەکە کەمێک خاوی پێوە دیارە ئەوەی کە لە شەقامدا دەوترێت لە قەوسێکدا جارێ با من شتێک ڕوون بکەمەوە بۆ هەموو خەڵکی کوردستان ئەم وەفدە نەهاتووە ڕێککەوتن بکە یان ڕێککەوتنێکی تازە بکات ئەم وەفدە هاتووە یاسایەک لە پەرلەمان دەرچووە کە یاسای عەجزی مالیە تایبەتە بۆ مەسەلەی موچە کە حیسەی و بەشی هەرێمی کوردستانی تایە خۆشمانە زاین خۆپیشاندان هەیە ناڕەزایی هەیە لەوەی کە بووجە و موچەی خەڵک ناگات ئەم وەفدە هاتووە بۆ جێبەجێکردنی ئەو یاسای خۆزان ئەو یاسایە مشتومڕی لێکەوتەوە فراکسیۆنە کوردیەکان دەنگیان پێ نەدا کۆمەڵێ بەیان دەرچوو کۆمەڵێ تەسریحاتی لە هەرێمی کوردستانیش خراپ دەرچوو وای کرد وەزعەکە متەشەنج بێ ئەم وەفدە هاتووە باڕاشکاوی ئەمڕۆ جەنابی کاقوبادیش لە هەموو کۆبنەوەکان و لە ئەمڕۆژ لە بەرامبەر ئەم هەموو خەڵکە بە وجودی سەرۆکی فەرماوتی بەڵێ ئێمە هاتوین ئەو یاسایە و مادەی حوتی جێبەجێ بکەین چی لەسەرمانە ئێمە جێبەجێکەین بەڵام دەبێ حکوومەتی بەغداش پێمان بڵێ بەرامبەر جێبەجێکردنی ئەوەی تایبەتە بە ئێمە چی بەشی هەرێمی کوردستانە بتوانی وەرگینەوە بە تایبەتی بۆ پڕکردنەوەی موچە و نیەتەکەی حکوومەتی عێراقی چییە لەم هەڵوێستەی حکوومەتی هەرێم کە ئامادەیە لەسەر مادەی حوتی یاسای کورتێنانی دارایی هەموو داهاتە نەوتی و ناونەوتیەکانی ڕادەست بکات لە بەرامبەردا
عێراقی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بەپێی دەستور دەستەبەر بکات. نیەتی عێراق لایەنەکان نیەتێکی ڕوونە ئەرێ نییە. اینجا ئەمە وەڵامی ئەو پرسیاری پێشووتری جەناب دەدەمەوە کە ڕەنگە خەڵش پرسێ ئەم وەفدە بوو ئەمە لە درێژەی کێشاوە لە بەغا چکە فعلەن هەندێک نیەت هەیە کە ئەم جارە هیچ شتێک نەدرێت بە هەرێم لەبەرەوەی هەرێم ئیلتیزامی نەکردووە لە ماوەی ڕابردوو چکە ما بێ کە قسەمان کرد بە ئینسافەوە قسە بکەین لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو لە بودجەی 2019 ئەوەی کە دانرابوو 250,000 بەرمیل کەمتر نەوت نەبێ داهاتەکەی هەرێم تەسلیمیکە هەرێم نەیکردووە جۆرێک ناسیقە ناتەبایی لێکتێنەگەشتنێک هەیە ئێستا زیاتری کردووە لەبەری وەزعی ناو پەرلەمانی عێراق گۆڕاوە بەرەو هەڵبژاردن ئەچن خیتابێکی متەشەنج لە هەردوو لا هەیە ئەمە پێویستی بە کاتی زیاتر هەیە بۆیە ئەم وەفدە توانیوێتی لە ماوەیە زۆربەی لایەنەکان ببینێ ئەم وەچەت نەزەری کوردستان ڕوون بکاتەوە بۆی تا بتوانین بگەینە ئەوەی کە ئەو نیەتە خراپەش کە هەیە کەم بکرێتەوە تا ئەم وەفدە تا ئەم شاندە بتوانێت سەرکەوتوو بێت لە جێبەجێکردنی ئەو یاسایە بۆی جایکتر ئەمە ڕێکەوتن نیە ئەمە جێبەجێکردنی ئەو یاسایە چی لەسەر هەرێمە دەبێ بەڕاستی ڕادستی بەغای بکە بەپێی یاساکە کە توباتی کردوتەوە وەفدەکە و هەروەها لە بەرامبەر ئەوەش بەغدا دەبێ حسابێکی تەواو بدا بە هەرێمی کوردستان کە لە بەرامبەر جێبەجێکردنی ئەوە چی ئەدات بە هەرێمی کوردستان حکومەتێرەم کاتێکی دیاری کردو بۆ منە لە نێو دانووسانەکاندا کاتێک بۆ ئەگەر زمینە سازی بکرێت ئەوەی کە دەڵێیت جێبەجێ بکرێت کاتێک بۆی کە حکومەتی عێراق شایستەدارایەکانی حکومەتی هەرێمی کوردستان دەستەبەر بکات لە دوای ڕێکەوتن مەبەستمە لە دوای جێبەجێکردن. ئەمە خۆخۆتە زانی ئەم یاسایە لە پەرلەمان نیە ماوە پەرلەمان دەنگی لەسەرداوە ئەم مەوزوعی سا حکوومەتە یاسا کە دەرەچێتتر بێ حکوومەت جێبەجێکە پەرلەمان تەنها چاودێرە بەڵام ئەم کۆبوونەوانی کە لەگەڵ پەرلەمان و پەرلەمانتارەکرێ چ هەندێک پەرلەمانتاری ناڕازی هەیە خۆیان ناڕزاییان لە حکوومەتی عێراقیشەیە و لە حکوومەتی هەرێمیشەیە کە ناشەفا بۆ لە ماوەی ڕابردوو بۆیەوە ئەم بەستەڵەکانە بتاوێنینەوە ئەم پەرلەمانتەرانە ڕێگری نەکەن بەڵام لە ئەساسە جێبەجێکردنی یاساکە لە لای حکوومەتە بەڵام حکوومەتی عێراقیشە کە تایسە ڕێگری کردو لە جێبەجێکردنی یاساکە هەرچەندە ئەم وەفدە هاتووە و نیەتی خۆی تەواتی بەڕوونی باشکرا بۆ حکوومەت ڕوون کردوێتەوە خات و ئاڵا دوای شتێککە پێم خۆشە باسی بکەین تۆ کە باسی ڕێکەوتن دەکەی دەبێت ئەگەری ڕێک نەکەوتنیش باس بکەیت لە ئەگەری ڕێک نەکەوتنیانەوەی کە خۆت دەڵێ جێبەجێ نەکردنی ئەم یاسایە و ئەو خاڵانی کە لە نێوان هەردوو حکومەت باز دەکرێت هەڵوێستی حکومەتی هەرێمی کوردستان بەدیلی حکومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بێت؟ من پێم وایە ئەم پرسیارە دەبێت بۆ خۆیان حکوومەتی هەرێمی کوردستان جوابی بدەنەوە ئەوە پەیوەندی بەوانەوە زیاتر بەڵێ لەوانەیە ڕێک نەکەون ڕەوانەیە بەڵێ ینی ئەم یاسایە دەچێتە بواری جێبەجێکردن بە تایبەتی ئەم یاسایە بۆ 3 مانگە ئێمە تەنها 14 ڕۆژمان ماوە بۆ کۆتایی ساڵ جێبەجێکردنی یاساکە لەلایەن هەردوو لاوە بەڕاستی ئومێدێک کە بەخشەیەوە جەوێکی ئیجابی ئەدا بۆ موازنەی 2021 کە بتوانین لەوێ توش کێشە نەبین و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان جێکە بکەینەوە بە پێچەوانەوە من پێم وایە خراپە بێت و بێت تەوەقعشکەین یعنی احتیمالە جێبەجێ نەبێ ئەم یاسایە و حکوومەتی عێراق خۆی لێ بجێتەوە ئەوسا ئەمە تەسیرەکە لە موازنەی 2021 بەڵام یانێمەوێ لە کۆتاییە بیڵێم کە بەڕاستی ئەم وەفدە و بەتایبەتی کاقوباد و نوێنەرانی ئێمە لەناو ئەم وەفدە هیچ قسووریەکیان نەکردووە هەموو شتەکانیان خستۆتە ڕوو نیەتێکی پاکیان پیشانداوە ئەسەن ئەمڕۆ لە کۆبوونەوەی قاعی دەستوری کاقوباد زۆر جوان باسیەوەی کردو کە ئەم قاعی دەستوری ئەو قاع بووە کە جەنابی مام جەلال لەگەڵ قیاداتی عێراق ئەم عێراق نوێیان دروست کرد دەستوریان نووسیەوە دەستورێک کە هەمومان لە سایەیە یەکسان بین حقوقمان هەبێت دیموکراسی بۆ عێراق بێ بۆی ئێمە شەمانوێ هەر لەسەر لە سای ئەم دەستورەی کە ئەو پیاوە گەورە لەم قاعەیە لەگەڵ هەموو لایەنەکانی تری عێراق نووسیوێتەوە حقوقی کوردستان بەپێی دەستور و بەبێ ئەوەی تەجاوز لەسەر حەقی کەسی تر بکەین دەستەبەری بکەین بۆ خەڵکی کوردستان. ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ بەرجاریکردنت لە ستۆدیۆی 8. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی تورکیا دەکات و چاوی بە ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری ئەو وڵاتە دەکەوێت. لە سەردانەکەیدا بۆ ئەنقەرە کازمی 6 دۆسیەی سیاسی و ئابووری و ئەمنی لەگەڵ بەرپرسانی تورکیا تاوتوێ دەکات. دیارترینیان دۆسیەی پەکەکە و ئاو سنوورەکانی هەردوو وڵاتە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئەنقەرە دەکات و 6 دۆسیە لەگەڵ بەرپرسانی تورکیا تاوتوێ دەکات. دیارترینیان ئاو سنوور و پەکەکەن. ڕۆژی پێنجشەممە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق
لەسەر بانگێشتێکی ڕسمی سەرۆکۆماری تورکیا دەگاتە ئەنقەرە و چاوی با ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری ئەو وڵاتە دەکەوێت. ئەو وەفدەی یاوەری کازمی دەکەن بۆ تورکیا، وەفدێکی باڵان و لە ژمارەیەک وەزیر و ڕاوێژکار پێکدێن لە تورکیاش لەسەر ئاستی باڵا پێشوازیان لێ دەکرێت. بەپێی زانیاریەکان کازمی لە سەردانەکەی بۆ ئەنقەرە 6 دۆسیەی گرنگی سیاسی و ئابووری و ئەمنی لەگەڵ بەرپرسانی تورکیا تاوتوێ دەکات کە بریتین لە سنووری هەردوو وڵات و لەشکرکێشەکانی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان کە عێراق دەیەوێت سنوورێک دابنێت بۆ لەشکرکێشەکانی تورکیا لە سنوورەکانی هاوکات بوونی پارتی کرێکارانی کوردستان لە سنوورەکانی نێوان عێراق و تورکیا تاوتوێ دەکرێت. یەکێکی تر لە تەورەکانی کۆبوونەوەکانی کازمی لە تورکیا بریتە لە وەبەرهێنان کە چاوەڕوان دەکرێت مستەفا کازمی بانگێشتی کۆمپانیەکانی تورکیا بکات بۆ زیادکردنی ئاستی وەبەرهێنانەکانیان لە عێراق لەگەڵ بەرزکردنەوەی ئاستی ئاڵوگۆڕە بازرگانیەکانی نێوان ئەنقەرە و بەغداد کە لە ئێستادا قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوانیان ساڵانە نزیکەی 15 ملیار دۆلارە. تەوەرێکی تری کۆبوونەوەکانی کازمی لەگەڵ تورکیا بریتە لە پرسی ئاو. لە ماوەی ڕابردوودا عێراق بەهۆی دروستکردنی ژمارەیەک بەنداو لەسەر ڕووباری دیژلە لەلایەن تورکیاوە نیگەرانی گەورەی دەربڕی و ترسی خۆی لە تەواوبوون و خستنەکاری ئەو بەنداوانە نەشاردەوە. جگە لەو پرسانە بەغداد و ئەنقەرە هەوڵی کاراکردنەوەی ڕێکەوتنێکی ساڵی 2016 دەدەن کە تایبەت بوو بەلابردنی فیزا لەسەر هاوڵاتیانیان لە فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان. هەر لەسەر سەردانەکەی کازمی بۆ ئەنقەرە بۆ تورکیا و ناوڕۆکی کۆبوونەوەکانی و لەم کاتەدا ئەم سەردانە تاچەند گرنگ دەبێت بۆ عێراق و بۆ پێچەوانەوە بۆ تورکیا ئەو ئاڵوگۆڕانی کەوتمان لە ڕووی بازرگانیەوە و لە ڕووی ئاو و هەروە دۆسیەکان چۆنی یەکلا دەبنەوە چۆنی گفتوگویان لەبارەوە دەکرێت. ئەمانە کۆمەڵێک پرسیار ئاڕاستی میوانەکەم دەکەم زۆر بەڕێز کاروان کانەبی باپیر ببوورە چاودێری سیاسی کە لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵماندایە. بەڕێز کانەبی سپاس بۆم دەرفەتا خوێندنەوەتان بۆ ئەم سەردانەی کازمی لەم تەوقیتەیە چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەران. دیارە کازمی لە دوای بوونی سەرۆکوەزیران یەکەم سەردانیتی بۆ تورکیا. ئەم سەردانە بەڕاستی لە کاتێکی هەستیارە لە کاتێکدا هەردوو وڵات ئابوووریەکەیان لە ئاستێکی خراپدایە بە تایبەتی تورکیا. بۆیە لە ساری 2008 بۆ 2009 دەتوانین برین 48 ڕێکەوتنامە لە بواری بازرگانی و لە بواری وزە و لە بواری ئاسایش لە بینی ئەم دوو وڵاتە کراوە دەیانەوێت ئەو گرێبەستە ئابووری استراتیزیانە و لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی بازرگانی پێتان وایە ئەم سەردانی کازمی درێژە پێدەری ئەو ڕێکەوتنانە دەبێتەوە کە لە ڕابردوودا کراون؟ بەڵێ یەک لە ئەگەرەکانە کە ئەم سەردانە ئەو مەلەفاتانەی کە لە ڕابردوودا باس کراوە ئێستا دووبارە بە هەمان تەوقیت لە هەمان ئەم تەوقیتە ئێستا دەیانەوێت ئەم ڕێکەوتنامانەی کۆنیش زوندوو بکەنەوە لە ئەو کاتی کە بابرێن لە ئاستێکی بەرز وەزیری هەردوو لای وزەی هەردوو وڵات سەرۆکایەتی ئەم ڕێکەوتنە استراتیزیەی ئەو کاتیان دەکرد. بۆیە پێشبینی دەکرێت ئەم ڕێکەوتنە نوێ بکرێتەوە بە تایبەتی کە تورکیا دەیەوێت هەم لە بواری ئابووری بە تایبەتی سوود لە عێراق وەرگێ هەمیش دەیەوێت ئەو کاتی بڕیار درابوو کە 15 نەوتی تورکیا لەلایەن عێراقەوە دابین بکرێت. ئەم دابینکردنە لە دابینکردنەوە ئەو سوودا ئابووریە بە پێچەوانەوە بۆ عێراق چۆن دەبێت بەرامبەر بە تورکیا کە ساڵ و گۆڕی بازرگانی لە نێوان هەردوو وڵاتدا هەیە. زۆرجار هەندێک بەرهەمەکان دەوترێت زۆرێک لە بەرهەمەکان لە تورکیاوە هاوردەی عێراق دەکرێت بۆ بە پێچەوانەوە ئایا ئێمە بەرهەممانێ بۆ تورکیا ئەمە جگە لەسەر ئاستی بەرهەم و لەسەر ئاستی نەوت چۆن بەرژەوەندەکان لێک دەدرێتەوە لەگەڵ هەردوو وڵات لەم سەردانی کازمیدا؟ تەنها چەند ئەوەی لە بواری وزە دەتوانین برێن بە تایبەتی لە بواری نەوت عێراق هاوردەی هەیە. ئەوەی تەنها لە ڕێگای هێڵی بۆ ڕیجیهانە کە
لە کەرکووک ڕادەڕۆیشت نەدەگەیشتە 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا دەیانەوێت بەڵام لە ئێستا دەیانەوێت هەمیش ئەوەی تورکیا دەینات هەناردەی عراقی زۆر بوو هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عراق بەڵام لەم ئاستەش نەبوو چوە 15 ملیار لە بینی ئەم دوو وڵاتە کەمە بۆیە دەیانەوێت ئاستی بازرگانی و ئابوووریەکان بەرزکەنەوە کە هەردوولا پێویستیان پێ لەم کاتێک کە قەیرانی ئابوووریان هەیە بە تایبەتی تورکیا ئێستا و پێشبینی دەکرێت تورکیا لە 2021 بە قۆناغێکی زۆر هەستیار دابڕۆ لەبەر ئەوەی کێشەی هەیە لەسەر دیتمان لەلایەن وەزارەتی خەزانەی ئەمریکی کە پێشتر کۆنگرێسی ئەمریکی بڕیاری دابوو گەماروی ئابووری بخاتە سەر تورکیا کە بەهۆی ئەوەی کە موشەکی ئاسمانی S-400 ڕووسی کڕی بوو بەڵام ترامپ ئەوەکەی بابرێن ئەم گەماروی ئابووری ڕاگرتە بوو هەڵی پەساردەبوو ئێستا دیارە زیندوو بۆتەوە دیانەوێت لە هەندێک بواری پیشەسازی سەربازی و بەرگری تورکیا بسەپێنن ئەمانەش کێشەیەکە بۆ تورکیا لەم کاتە هەمیش کێشەی هەیە لە 2021 تورکیا پێموانی ڕاوەستی بە تایبەتی لە بواری گەڕان لە دوای سەرچاوەکانی وزە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەستدا ناوەڕاست کامەش کۆمەڵێک کێشەیە هەم لەگەر قۆبروس و لەگەر یۆنان و ئەوروپاش یەکێتی ئەوروپاش بە تایبەتی چەند جارێک دیتیتمان بابرێن ئینزاری داوەتە تورکیا ئەگە بێ ئەم ڕاوەستانیان ئەم پێشێلکاریانە بکە هەم لە زۆر بوار بە تایبەتی بواری گەڕان لە دوای وزە لە دەریای ناوەڕاست لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست کە پێشێلی سنوورەکانی جەزیرەکانی کریتی یۆنانی و جەزیرە وڵاتی قۆبرسی یۆنانی بکات ئەمانە تووشی هەم گەمارۆ دەبێت بۆیە تورکیا تاکو بە تایبەتی ئێستا و دەیەوێت لە 2021 بەردەوام بێت ئەمانە کۆمەڵێک کێشەنە بۆیە پێشبینی دەکرێت کە ئابوووریەکەی کە ئابوووریەکەشی لە قۆناغێکی سەختدا هەم بە قۆناغێکی سەختتر دابڕوە باشە کێشەی سنوورەکان و واروەها پەلامار و لەشکرکێشەکانی سوپای تورکیا لە سنوورەکانی عێراقدا ئەمەش یەکێکترە لە دۆسیەکان کە کازمی دەبێت لەگەڵ تورکیا تاوتوی بکات پێتان وایە ئەم دۆسەیە لەگەڵ تورکیا بەکوێ دەگات دەبینین ینی ئێستا لێکادا وەفتی هەرێمی کوردستان بەڕێز جێگری سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان کە قوبات لە بەغدایە هەمیش ئەمەش هەموو پەیوەندی پێکەوە پێم وایە وەکو شارە جاڵۆکە هەموو پێکەوە بەستراوەتەوە هەم لە ئەوەی هەرێم و عێراق هەم ئەم دانیشتنەی بابرێن ئەم سەردانەی کازمی لەم پێتان وایە سەردانەکەی کازمی بۆ تورکیا کاریگەری لەسەر ناوڕۆکی ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا دەبێت بە تاکید هەموو پێکەوە بەستراوەتەوە دیتیتمان هەمیش ئێستا ئەم وەفتانەی هەرێمی کوردستان کە لە بەغدانە دەیانوێت هەم لە بواری بە تایبەتی بودجە و موچەوە و ئەوانەوە کە دابینی بەشە بژێوی ژیانی هەرێمی کوردستان لە بودجەی 2021 شوێنی بکرێتەوە لە هەمان کاتە عێراقیش دیتیتمان داوای نەوت دەکات لە هەرێمی کوردستان کە ئەمیش دیتیتمان ئەمە گرێبەستێک هەیە لە نێوان هەرێم و تورکیا کە بۆ 50 ساڵ مۆر کراوە هەرچەندە گرێبەستەکە عێراقیش دیتیتمان ینی داوای تۆمار کردووە لەلایەن دادگای نێودەوڵەتی لەسەر ئەم گرێبەستێکە لە نێوان هەرێم و تورکیا هەیە ئێستاش ئەم سەردانە بەڵام پێم وایە ئەم گرێبەستە کراوە تورکیا دەیەوێت لەم کاتی ئێستا کە لەم قۆناغا ناسکە ئێستا دەیەوێت سوود لە بەژەوەندەکانی خۆی دەپارێزی هەم سوود لە هەرێمی کوردستان وەگری هەمیش سوود لە عێراقی ژوەگرێ لەم کاتەدا کە عێراق ئەویش لە قۆناغێکی سەختەکە دیتمان ئەمساڵ چەندی قەرز کردەوە چەندیش پێویستی هێشتان بە قەرزی زیاترە لە 2021 لەوانەیە ئەویش کۆمەڵێک تووشی کێشەی ئابووری بێت. باشە بەڕێزکانەبی ئەگەر پرسیارێکی ترکەم لەسەر سنوورەکان یەکێک لە دۆسیەکان کە وا بڕیارە هەڵگرتنی فیزا بێت لە نێوان هەردوو وڵاتدا ئەمە تا چەند کاریگەری دەبێت لە بەرژەوەندی ئابووری هەردوو وڵات؟
دیارە یەک لە داواکاریەکان کە بە تایبەتی وەفتی عێراق لە ڕابردووش کە جالیەکی زۆری عێراقی لە تورکیایە شەریکاتی هەم تورکیش لە ناو هەرێمی کوردستان و لە عێراق لە هەرێمی کوردستان کە زۆرە لە هزار زیاتر شەریکاتە بووە لە بەتایبەتی لە عێراقیش تەواجدیانەیە ئەمانە دەیانەوێت هەم ئەم ڤیزەیە بە تاکید لە بواری هەم بۆ هەمیش دەیانەوێت قۆنسۆلیە لەم شارانە بکەنەوە کە جالی عێراقی زۆر تێدایە ئەمانە بە تاکید بۆ لە بواری گەشت و گوزار و لە بواری هەم ئابووریش تاسیراتی خۆیە ئەمەی کە بەڕێز باس کرد لە بواری پاراستنی ئاسایشەکان لە سنوورەکان ئەمە ڕێکەوتنێکە بابرێن کاتی خۆشی بەدا ینی تورکیا هەم لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپا دانیمارک فەڕەنسا مەریکی ئوردن چەندین جار تاوانبار کراوە کە بۆی پشتگیری گروپە تیرۆریستەکان بە تایبەتی داعشی کردووە عێراق ئەم مەلەفە بەڕاستی عێراق تا ئێستا کێشەی داعشی هەیە کە ڕاستە لاواز بووە بەڵام بە فکر تەواجدی هەیە بە تایبەتی لە مەناتقە سونیەکان عێراق پێشتریش ئێستا ئەم حکومڕانی ئێستا نابێ ئەوە لە یادکەین کە حکومڕانێکی زیاتر دەتوانین برین لە دەسەڵاتەکە دەسەڵاتی شیعەیە ئەمە تورکیا ڕاستە لە یەک کاتدا دەیەوێ بەرژەوەندەکانی خۆی پارێزی بەڵام بێکێشەش نەبووە لەگەر دەسەڵاتدارانی سەرۆکوەزیرانی ڕابردوەکانی عێراق بە تایبەتی وەکو لە بواری ئەمنی بە تاکید تورکیاش ئەوەی داوای دەکرد سنوورەکانی عێراق بپارێزی عێراق لە جمو جۆڵەکانی هەندێک جار جمو جۆڵە سەربازیەکانیان لە شرکێشەکانی سوپای تورکیا کە بۆ نێو خاکی عێراق دەست پێ دەکات زۆر جار بیانووی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەهێنرایەوە پێتان وایە کازمی لەم سەردانەیدا بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئەنقەرە دۆسەی پەکەکە چۆن یەکلا دەکاتەوە یان دۆسی لەشکرکێشەکانی تورکیا دیارە بەپێی ڕێکەوتنە نێو دەوڵەتەکان هاتووە سنووری هەم هەرێمی کوردستان هەم عێراقی بەزاندووە تەواجدی لەشکری هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەمیش زۆر جار دەبینین لە بواری فڕۆکە جەنجەکانی پێشێلی ئاسمانی کوردستان دەکا عێراق دەکا ئەمانە لە بواری یاسای نێودەوڵەتی پێشێلە وەکو یاسا بەڵام تورکیا دیارە وڵاتێکە بەرژەوەندەکانی هەم لەگە ئەمریکا هەم لەگەر وڵاتانی ئەوروپا نەگەیشتە ئەو ئاستەی کە تورکیا بوەستێنن بە تایبەتی عێراقیش دەبینین هەم عێراق لەم قۆناغی ئێستا ڕاستە هەرێمی کوردستان مەسەلەن بەپێی دەستوری عێراقیش هەرێمەکە کە پێویستە حکومڕانێکی لە دەست کوردستان بێ و بوویتە ئەمری واقعیش و وڵاتانیش تا ڕێدەیەکی باش پەیوەندییان لەگەر هەرێمی کوردستان لە بەداخەوە لەو کاتانەی کە هەندێک کێشە ڕوویداوە بە تایبەتی هەمیش تورکیا دەتوانین برین پاش 16 ئۆکتۆبەر زیاتر پەیوەندەکانی لەگەڵ عێراق ئاساییتر بۆتەوە پێشتر علاقاتی پەیوەندەکانیان لە ئاستێکی باش نەبووە دەتوانین برین لەبەر هاوکاریکردنی گروپە تیرۆریستە تونڕەوەکان ئەمانە بەڵام لە کاتێکدا ئێستا دەبینین تورکیا هەم عێراق دەیانوێت بە تایبەتی لە بواری هەم ئابووری هەم لە بواری پاراستنی ئەمن و ئاسایشی خۆیان لە بەس ئەم پێم وایە عێراق لەبەرەوەی سنوورە دەسەڵاتی سنووری لە هەرێمی کوردستان نییە هەمیش ڕێگری بە ئاسانی دەتوانین برێن لەو هێزانە ناکرێت کە سنوورەکان دەبەزێن بەڕێز کانەبی باپیر چاودێری سیاسی زۆر سپاس کە لە هەولێرەوە بەشداربووی لە ئەستۆدۆی هەشت لە هەرێمی کوردستان 230 کەسی تر تووشی کۆرۆنا بوون و 11 توشبووی تریش گیانیان لەدەستدا وەزارەتی تەندروستی هەرێم ڕایگەیاند لە 24 سەعاتی ڕابردوودا 230 کەسی تر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 11 تریش گیانیان لەدەستداوە کۆی گشتی توشبوانیش بۆ 1950 توشبوو بەرز بۆتەوە و لەو ژمارەیەش 3314 توشبووی کۆرۆنا گیانیان لەدەستداوە تەندروستی هەرێمی کوردستان ئاماژەی بەهۆش کردووە لە 24 سەعاتی ڕابردوودا 309 توشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە و کۆی گشتی چاکبووانیش بۆ 65592 کەس بەرز بۆتەوە.
بە بڕیاری مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق دۆسیە ئەمنی بازگەکانی دەرەوەی کەرکووک ڕادستی هێزەکانی پۆلیسی شارەکە دەکرێنەوە. ئەوەش لە کاتێکدایە 3 ساڵە بازگەکانی کەرکووک لەلایەن سوپا و پۆلیسی فدراڵیەوە بەڕێوە دەبرێن. عامر محێدین وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک دەڵێت ڕادستکردنەوەی بازگەکان هەنگاوێکی ئەرێنیە بە ئاراستەی وەرگرتنی دۆسەی ئەمنی شارەکەش. بە بڕیارێکی سەرۆک وەزیرانی عێراق دۆسیە ئەمنی بازگەکانی کەرکووک ڕادستی پۆلیسی کەرکووک دەکرێتەوە. وتەبێژی پۆلیسی کەرکووک دەڵێت بڕیارێکی سەرۆک وەزیرانی عێراق کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. لەسەر بڕیاری سەرۆک وەزیران بازنەکانی کەرکووک هەمووی ڕادستی پۆلیسی کەرکووک کرا. ئێمە بەپێی ڕێنمایەکانی قیادەی عەمەلیات مشتەرەکە لەگەڵ وزارەتی ناوخۆی عێراق هاتن لێرە سەردانی سەیتەرەکانیان کرد. کۆمەڵی پێداویستیان پێویست وەکو شورتەکان زیادکەین، چەک و تەقینیان بدرێت، تەقەمەنیان بدرێتێ، سارەی تازایان بدرێتێ. ئێمە هەمانە هەموویمان جێبەجێ کرد. وستە بازنەکان هەموو ژێر کۆنتترۆلی شورتەیە، شورتەی کەرکووک. هێزەکان دیکەش هەمووی ماونەتەوە، هەر کەسە ئیشی خۆی دەکا و لیوای شەستویە کە جێشی عێراقی هەمویان مەوجودن حیمای سێتەرەکانەکان. بەڵام کە وەکو کارەکان درایە دەست ئێمەوە، ئێمە مەسئولین لە دەرچوون و هاتنە ژوورەوەی هەرچی هەوڵاتێ بۆ ناو شاری کەرکووک. کاروباری پۆلیس دیارە، حاسیباتمان هەیە، ئجراعات خۆمانەیە، بەیان مەطلوبیاتمانین، ئەشخاصەکانەوە کە کەسە داخل بێ ئەوەی داواکراو بێ لە سەیتەرەکان ناوی هەیە، هەر کەسە بەپێی کاری خۆی ئیش دەکا. ئێستا گەڕایەوە سەر کۆنتترۆل و سەر ئیشی جارانی خۆی. وتەبێژی پۆلیسی شارەکە ئاشکراشی دەکات پۆلیسی کەرکووک لە توانایدایە دۆسی ئەمنی ناو شاری کەرکووک و شارۆچکەکانیش بە تەواوی وەربگرێتەوە. ئێمە ئامادەش بووین و ئامادەین بۆ وەرگرتنی مەلەف داخە ئەمنیەکەی ناو شاری کەرکووک کاملەتەن و نقطۆز نقصانیمان هەیە. پێویستە هاوکار بکرێن لە لایەنی وزارەتی ناوخۆ لە لایەنی جهاتەکان دیکە، بەڵام وەکو ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی مەلەف ناو شار کەرکووک. ئێستا بە جەنابی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک لێوە عەلی کەمال ئامانگێ زۆر بە قوتی هەیە لەگەڵ هێزەکان دیکەیە، وەکو مخابەراتە، ئستخباراتە، ئەمن وەتەنیە، قیادەی عەمەلیاتە، لەگەڵ جەیشە، لەگەڵ شورتە ئیتیحادیایە. هێزەکانی ئەوانەی سەلێرەن هەمووی ئەرکەکانیان جێبەجێ کردووە بە باشترین کات. شارەزایانی بواری ئەمنی دەڵێن ڕادەستکردنەوەی بازگەکانی کەرکووک بە پۆلیس هەنگاوێکی سەرەتاییە بووە. ڕادەستکردنەوەی دۆسی ئەمنی شاری کەرکووکیش بە هێزەکانی پۆلیسی کەرکووک بەو شێوەیەش یاسا و دەستور ڕێزکە سەرەکیەکەی خۆی وەردەگرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. نزیکەی مانگێکە پایتەختی هەرێمی کوردستان بێ پارێزگار ماوەتەوە. ئەویش دوایەوەی پارێزگاری پێشوو بە ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی کرد. فراکسیۆنی پارتیش تا ئێستا کەسێکی بۆ پۆستە دیاری نەکردووە و دەرگای کاندیدکردنیشی نەکردوێتەوە. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژە بۆەوە دەکات چاوەڕوانن چلەی پارێزگاری پێشوو بەسەر بچێت، ئەو کات کاندیدێک بۆ پارێزگاری هەولێر دیاری دەکەن. سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش ڕایگەیان دەبێت پارێزگاری داهاتووی هەولێر لە ڕووی کەسایەتیەوە جێگەی باوەڕی هەموو لایەنەکان بێت. نزیکەی مانگێک بە سەرکۆچی دوایی پارێزگاری هەولێر تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا لەلایەن لیستی پارتی دیموکراتی کوردستانەوە هیچ کاندیدێک دیاری نەکراوە و دەرگای خۆپاڵاوتنیش بۆ کەس نەکراوەتەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێرش ئاماژە بۆ دەکات تا ئێستا هیچ کاندیدێک دیاری نەکراوە تا لە ئەنجومەن متمانی پێ بدرێت. تاوەکو ئێستا هیچ کاندیدێکمان بۆ نەهاتووە و لە ڕووی یاساییەوە ئێستا بەڕێز کاکێمن قادر جێگری پارێزگار وەکالەتەن پارێزگاری هەولێرە هیچ کێشەیەکی یاسایی نییە، سەرجەم دەسەڵاتەکانی پارێزگاری لەدەستا و خوا لێ خۆش بوو دکتۆر فرسەتیش تاوەکو ئێستا چلەی نەڕۆیە ماوە ئینتیزار دەکەین لە هەفتەی داهاتوو یان لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم کاندیدانەی کەوە هەن ئێمە پرۆسەی ئیعلانکردن و دەنگدانیان بۆ جێبەجێ بکەین. بەجۆرەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان جێگیری پارێزگار دەتوانێت بۆ ماوەی 3 مانگ پەیڕەوی دەسەڵاتەکانی پارێزگار بکات. سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگا دەڵێت چاوەڕێ دەکەین کە چلەی پارێزگاری کۆچکردوو بەسەر بچێت، ئەو کات کاندیدێک بۆ پارێزگاری هەولێر دیاری دەکەین. پارێزگار وەفاتی کردی ئەکرێ لە داهات بەشی دوورتر، ینی کێشەمان نییە لە ڕووی حکومڕانی لە هەولێر
چلەی ماتەمینی بەڕێز خوا لێ خۆش بوو دکتۆر فرسەت بەڕێوە بڕواتن بە شێوەیەکی جوان و شایستە. دواتر بیر لەو بژاردێش دەکەینەوە بە تاکید چێ پارێزگاری نوێی هەولێر وەرەوگری. یەکێتی نیشتمانی کوردستان کە دووەمی هەڵبژاردنەکان بوو لە پارێزگای هەولێر، سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان دەڵێت پۆستی پارێزگاری هەولێر گرنگە چونکە پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستانە. لە ڕووی کاندیدەوە مافی گەورەترین فراکسیۆنە، بەڵام لە ڕووی کەسایەتیەوە دەبێت پارێزگار جێگەی باوەڕی هەموو لایەنەکان بێت. ئەمە تەنها ڕەنگە چکە دانانی پرسەکە مەسلەیەکی تەحسیل حاصلە بۆ لیستی یەکەمە و لە ڕابردووش و لە ئەمری واقعیش داوا بووە پارێزگاری هەولێر لێرەدا دەندرێ و کە کاندید دەکرێت ڕەنگە نەوعی شەخسەکە گرنگ بی کە تەفاهمی لەگەر حزبەکانی تریشەوی لە پارێزگای هەولێر. دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، پارتی دیموکراتی کوردستان لە پێکێنانی حکوومەتی خۆجێیی هەولێر تاک لایەنانە هاوپەیمانی لەگەڵ لایەنەکانی تروکمانی و مەسیحەکان ئەنجامدا و پۆستی پارێزگار و جێگرەکانی و زۆربەی پۆستەکانی تری ئەو شارەی بۆ خۆی برد. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر. دەچینە خورماتوو 100 بەسەر دامەزاندنی یەکەم خوێندنگە لە قەزای دووسخورماتوو تێپەڕ دەبێت، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان یادیان نەکردەوە. یەکەم بەڕێوەبەری خوێندنگەکەش کورد بووە و نووسەرێکی ڕای دەگەێنێت ئەو خوێندنگەیە سەدانەوەی پێگەیاندووە کە لەسەر ئاستی جیهان ناسراوە. سەدەیەک تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی ئەم قوتابخانە سەرەتاییەدا و یەکەم بەڕێوەبەری مامۆستایەکی کورد بووە. دەستپێکی فەرمی فێربوونی ئەلفوبێ و دارداری هەزاران خوێندکار لە خورماتوو لەم قوتابخانە سەرەتاییەوە بووە کە تێیدا کورد و جوولەکە و تورکمان و ڕێژەیەکی کەم عەرەب لێی خوێندویانە. ئەم مەکتەبە تاریخی مەکتەبەکەی لە 1920 تقریبا 100 ساڵ و بانە. ئەم مەکتەب ئەو کاتە کریاوە بە ناو تەوراتێژین پێ. دوای فترەی تاریخی بێن فترە و فترە گۆریاوە لە هەندرین لە نظامیە لە ئەقسو و تووز و لە ثانیە دوایی ئەدریسی ئەخیرا لە ئەدریسیمە. ئەم مەکتەبە هەزاران دەرچوو لە مەکتەبە تەخەڕوجیان کردە. یعنی نایژە مەدەنان بەس تورکمان بوو یا یاهودی بوو ئێرە یا بەس عەرەب بوو یا کورد بوو، لەگەشت قۆمیات ئێرە وەک برا حیاتیان کردە و ئیدارەیان کردە و هەیە زۆر کەس ئێرە تەخەڕوجی کرد لەگەشت قۆمیاتەکە. بەڕێوەبەری ئێستای قوتابخانەکە باس لە چۆنێتی پاراستنی تۆماری قوتابخانەکە دەکات لەو هەموو ڕۆداوانەی بەسەر شارەکەدا هاتووە. لە 2003 تا لەرەتە ئەی حەدەتش بیە من چینی سجلات هەیە گشتی خڕەکەمەی خەمەوە لە ناو سەیارە ئەیوەم بۆ ماڵ ئەحدات تەواوە بێ ئەی تێرمەوە. ئەمە ئەمانەتە تاریخ شارە، نەبەسەم سجلەکانە ڕەمە سجلەکان خۆمان. سجلەکان چەنی ئاوایی ئەنفال بوو 13 تقریبان ئاوایی گشتی سجلەکان لای من بوو. نووسەرێکی شارەکە باس لە قوتابخانەکە دەکات کە هەزاران کەسی پێگەیاندووە و سەدان کەسی ناوداریش لەسەر ئاستی ناوخۆی و جیهان لەم قوتابخانەیەوە پێگەیشتون. لەو خوێندنگەیە کەسانی باش پەروەردەبوون و کەسانی باش گەیشتن. بۆ نمونە یەکەم کەسایەتی ئیسحاق ئیبراهام ڕابین، پێنجەم ڕئیس وەزەرای ئیسرائیل. وەکو کەسایەتی کوردیش زودی خورشید داودی خوێندنگەی تەواو کردووە، دواتر بووەتە مامۆستای زانکۆ پلەی دکتۆرای هێناوە لە زانکۆی مووسڵ. مامۆستای تورکمان ئەکرەم جەعفەر ئەلبەیاتی بە نازناوی ئەکرەم توزلۆ ناوی دەرکرد. ئەوەی جێی نیگەرانی ئیدارەی قوتابخانەکەیە تەمەنی 100 ساڵ بەسەر قوتابخانەکەدا تێپەڕی و لایەنە پەیوەندیدارەکان هیچ مەراسیمێکیان بۆ یەکەم فێرخوازی مێژووی سەدەیەکی شارەکە نەکردەوە. مێژووی سەدەیەکی قوتابیان و خوێندکارانی خورماتوو لە نێوان دۆڵابەدا پارێزراوە کە سەدەیە پێش ئێستا دەستپێکی ئەلفوبێیان لەم قوتابخانەوە دەست پێ کرد و بەشێکیان ئێستا لەسەر ئاستی جیهان و ناوخۆیی ناودارن. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو. ماوەی چەند ڕۆژێکە ئاماری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم ڕووی لە کەمی کردووە. بەڕێوەبەری تەندروستی هەولێری شوەکارەکەی بۆ پابەندبوونی هاوڵاتیان با ڕێنمایە تەندروستی و داخستنی خوێندنگەکان گەڕاندەوە. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری تەندروستی هەولێر ڕایگەیان
لە بەرنمەیاندا بەم نزیکانە نەخۆشخانەی ڕزگاری کە تایبەت کرابوو بە چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا دای بخەن و بیکەنەوە بە نەخۆشخانەیەکی ئاسایی و گشت خزمەتگوزاریە تەندروستیەکانی بۆ دابین بکەن. داواشی لە هاوڵاتیان کرد پابەندی ڕێنمایەکان بن تا ژمارەی توشبوان لەو ژمارەی ئێستا هەیە کەمتر ببێتەوە. خۆشبەختانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ژمارەی ئەو کەسانەیەکەوە تووشی کۆرۆنا دەبن ژمارەکە کەم بۆتەوە. بە تایبەتی ئێستا ئەو نەخۆشخانانێکەوە ئێمە تایبەتمان کردبوو بۆ وەرگرتنی نەخۆشانی کۆرۆنا ژمارەی نەخۆشیش لەو نەخۆشخانایانە کەمی کردیتەوە بە کۆی گشتی لەوانەیە کە لە نەخۆشخانەکان و لە چاودێری چرن ئێستا نزیکەی 75 نەخۆش لە نەخۆشخانن ئەوانەی کە پێویستیان بە ئۆکسیجین و چاودێری چر هەیە. هۆکارەکان زیاتر ئێمە دەگەڕێنینەوە بۆ ئەوەی کەوە خەڵک بۆ لە ماوەی ڕابردوو بە سوپاسەوە و بە دەستخۆشیەوەکەوە پابەندی ڕێنماییەکان بوون بە تایبەتی بەکارهێنانی دەمامک ئێستا لە زۆربەی شوێنە گشتیەکان دەبینین کەەوە خەڵک پابەندێتی سەرڕای ئەوەی داخستنی قوتابخانەکان ئەوەش کاریگەریەکی زۆری هەبووە بەسەرەوە. ئومێد دەکرێت لە ماوەیەکی نزیک لە سەرەتایەکانی ساڵی 2021 ڤاکسینەکە بێت و ئەو کاتە لەوانەیە ببێتە چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەوەی ژمارەکان بە تەواوی کەم بێتەوە یاخود توشبوون کەم بێتەوە. شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستانی گرتووەتەوە بەرگری شارستانی هەولێریش هۆشداری دەدات لە دروستبوونی لافاو. فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و بوومەلەرزانی هەرێم لە لێدوانێکیدا بۆ کورسانی ڕایگەیان بارانبارینێکی چڕ سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. پێشبینیش دەکرێت ڕۆژانی پێنجشەممە و هەینی لە سنووری سلێمانی و هەڵەبجە بەردەوام بێت، بەڵام لە سنووری هەولێر و دهۆک کاریگەری ئەو شەپۆلی بارانبارینە بەرەو لاوازی دەچێت. با پێی ڕاگەنراوێکی کەشناسی هەرێم لە 24 ساعتی ڕابردوودا زۆرترین بڕی بارانبارین لە پارێزگای دهۆک بووە کە بڕەکەی 32.8 میلیم بووە، لە سلێمانیش بڕی 12 میلیم و لە هەولێریش 8.2 میلیمەتر و لە کەرکووک 11.8 میلیمەتر و لە پارێزگای هەڵەبجەش 3.8 میلیم باران باریوە. هاوکات بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێر خۆشداری لە دروستبوونی لافاو دەدات و ئاماژە بۆ دەکات بە پێی پێشبینیەکانی کەشناسی و بوومەلەرزانی هەرێم بارانبارین بەلێزمە دەبێت. لەبەرەوە دەبێت هاوڵاتیان ئاگاداری خۆیان بن بە تایبەتی ئەو ناوچانەی نزمن و ئەو گەڕەکانەی ساڵانە بەهۆی لافاوەوە زیانیان بەردەکەوێت. لە دوو ڕۆژی ڕابردوو ناسەقامگیریێک لە ڕەوشکەشەوە هەبوو، بەڵام چڕبوونەوەی ئەم ناسەقامگیریە زیاتر لە شەوی ڕابردووەوە بۆ هۆی ئەوەی کەەوە خۆشبەختانە بارانبارینێکی سەرتاسەری سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە ئیمڕۆژ بەردەوامی هەیە بە جۆرێ ئەو پێشبینیانێکەوە لە بەردەستدان ئیمڕۆ بەردەوامیەکەی دەبێتن بۆ بەیانی واتە ڕۆژی پێنجشەممە لە سنووری پارێزگای دهۆک بەرەو لاوازبوونەوە دەچێتن، لە سنووری پارێزگای هەولێریش بە شێوەی بارانی پچڕ و پڕوشکە باران دەمێنێتەوە، بەڵام زیاتر چڕ دەبێتەوە لە سنووری ناوچەکانی ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان واتە لە سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە پێشبینی دەکرێتن بۆ بەیانی ئەگەرەکانی بارانبارین بەردەوامی هەبێتە ئیمشەو و بەیانیش بە هەمان شێوە. دواتر بە هەمان شێوە بۆ ڕۆژی هەینی ئەگەرەکانی بارانبارین درێژەی دەبێتەوە لە سەرتاسەری ناوچەکان لەسەر لە ئێوارەی ڕۆژی هەینیشەوە شەپۆلەکە توانین بڵێن بەرەو لاوازبوونەوە دەچێتن و کۆتایی پێدێتن، بەڵام کۆتایی هاتنێکی کاتی دەبێتن لە ناوڕاستی هەفتەی داهاتوواتە لە ڕۆژ سێشەممە پێشبینی دەکرێت دووبارە شەپۆلێکی تری بارانبارین ناوچەکانی هەرێم بگرێتەوە. ئەم جگەلەوەی کەوا ئەرۆکو ئەمڕۆ بینیمان پلەکانی گەرماش بە نێوان 3 بۆ 5 پلە ڕوو لە دابەزین بووە، واتە کەشێکی زستانە لە ناوچەکە دەردەکەوێ و بەفربارینیش لە سنووری ناوچە شاخاوێ سنووریەکان هەم لە پارێزگاکانی هەولێر و پارێزگای دهۆکیش بەفر شەوی ڕابردوو و بەرەبەیانی ئیمڕۆژ تۆمار کراوە. توانین بڵێن ڕەوشەکە نزیک دەبینەوە لە وەرزی زستان بە شێوەیەکی گشتی. مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری مستەفا کازمی ڕایگەیان حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیەکانی نەوتی چین ڕێککەوتووە پێشەکی پارەی 48 میلیۆن بەرمیل نەوت وەربگرێت و نەوتەکە دوای 6 مانگ لە ڕادەچکردنی پارەکە دەنێرێتە چین. اليوم صرنا في وضع يعني أرجو يعني الجميع ينتبه عليه.
مەزهر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی مستەفا کاڵزمی سەرۆک وەزیرانی عراق وردەکاری فرۆشتنی نەوت بە شێوەیەکی پێشەکی بە چین ڕوون دەکاتەوە و دەڵێت عراق پێشەکی پارەی 48 میلیۆن بەرمیل نەوت لەو وڵاتە وەردەگرێت. بەوتەی ڕاوێژکارەکەی کاڵزمی ئەو ڕێکەوتنەی وەزارەتی نەوت و کۆمپانیەکانی نەوتی حکوومەتی چین ئیمزای دەکەن پێک دێ لە وەرگرتنی پارەی پێشەکی فرۆشتنی 48 میلیۆن بەرمیل نەوت کە ئامانج لێ پشتگیریکردنی پرۆژە یاسای بودجێ و جۆرێکە لە قەرز لە بەرامبەر نەوت. مەزهر محەممەد صالح بە ڕۆژنامەی سەباحی نیمچە ڕسمی ڕاگەیاندووە حکوومەتی عراق لەگەڵ کۆمپانیەکانی چینیدا ڕێکەوتووە لە ماوەی 12 مانگدا ئەو نەوتە ڕادەست بکات و بە شێوەی خێرا و پێشەکی پارەی 48 میلیۆن بەرمیل نەوت وەربگرێت. میکانیزمی ڕادەستکردنەکەشی بە جۆرێک دەبێت دوای 6 مانگ لە ڕادەستکردنی پارەکە ئینجا نەوتەکە ڕادەستی چین دەکرێت و بڕەکەی 4 میلیۆن بەرمیل دەبێت لە مانگێکدا و بە درێژایی 12 مانگ بەردەوام دەبێت. سەبارەت بە نرخی 1 بەرمیل نەوت ڕاوێژکارەکەی کاڵزمی ئەوەی ڕوون کردووەتەوە نرخی ئەو نەوتەی عراق کە بەو کۆمپانیا بیانیە دەفرۆشرێت دوای مانگێک لە ئیمزاکردنی ڕێکەوتنەکە و بە لە بەرچاوگرتنی نرخی نەوت لەو مانگەدا دیاری دەکرێت واتە ئەو بڕەپارەی ڕەوانەی وەزارەتی دارایی دەکرێت لە بەرامبەر فرۆشتنی نەوتەکە لە ڕێی دیاریکردنی ڕێژەی مامناوەندی نرخی نەوت لەو مانگە دەبێت. ئەو ڕێکەوتنەی نێوان بەغداد و بەیجینگ جۆرێکە لە قەرز لە بەرامبەر نەوت مەبەست لێ پشتگیریکردنی پرۆژە یاسای گشتی بودجەیە. لە ئێستاشدا وەزارەتی نەوتی عراق ئەو پێشنارانی تر تاوتوێ دەکات کە لە بەرامبەر فرۆشتنی نەوتی پێشوەختە پێشکەشی کراون. هەروەها ڕێکەوتنەکە لە چوارچێوەی ئەو یاسای قەرزەدایە کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە دەنگی لەسەر دراوە. سۆدەیەشمان پێشکەشکردن کاتێکی شاد بۆ هەمولایەکتان. بۆ ڕیکلامکردن لە دەستگای میدیایی کورتسات پەیوەندی بکەن